خۆشەویستان لەم تەوەرەدا باس لە تەندروستی خانمان دەکەین چ لە دوای دووگیان بوون چ لە دوای منداڵ بوون چ لە فترە و ماوەی دووگیان بوونیشدا ئێمە دەپرسین نەزۆکی دوای منداڵ بوون چیە هەندێک جار خانمان دەبینین کە منداڵێک دوو دانەشیان دەبێت بەڵام دوای ئەوە نەزۆک دەبن و ناتوانن دووبارە منداڵ بخەنەوە لە پاڵ ئەمەدا و لە کۆتایی قسەکانماندا باس لە بابەتێکی دیکە دەکەین بۆ هۆشیاری ئێوەی خۆشەویست بە تایبەتی خانمان جاری وهەیە خانمان لە ماوەی دووگیانییاندا لە ماوەی 9 مانگی دووگیانیاندا 3 جار 4 جار هەندێک جار ینی چەندین جار پزیشکەکەیان دەگۆڕن و چەندین دەرمان و عیلاجی جیاواز وەردەگرن ئەمە کاریگەری چی لەسەر تەندروستی خانمەکە و هەروەها کۆرپەکەش دروست دەکات گفتوگوێن بابەتە لەگەڵ دکتۆرە سومەیە عاتانە خوشبەندی پسپۆری نەخۆشەکانی ژنان و منداڵبوون و نەزۆکی و بلوری و لەیزەر کە میوانی ئێمەیە دکتۆرە بەخێربێ بەخێربێ بژی سپاس بۆی لەگەڵ ئێمەی دکتۆرە ئەمێ بزانم نەزۆکی دوای منداڵبوون چییە بۆچی ئەم ناوەی لێنراوە بەڵێ خۆی نەزۆکی ئەبێ بزانین چی یەکەم شت ئەجا باسی نەزۆکی دووهەم جار بکەین نەزۆکی خۆی لە خۆیان نەبوونی مناڵە لە خلالی 1 ساڵ جوودبوون بینی خێزان واتە ژن و مێرد پێکەوە بەبێ ئەوەی کێشەیەکیان هەبێ سەرەتا ئەمە نەزۆکی یەکی پێ ئەڵێن و دوای ئەوە نەزۆکی دوو ئەوەیە کەوا با بڵێن مناڵێکی بووە و نایبێتەوە یان لە بارچوونێکی هەبووە و نایبێتەوە یان ئەمەتا گەشتۆتە حەدێکەوە 1 2 3 مناڵشی بوو بێ دوای نایبێتەوە ئەمە نەزۆکی دووی پێڵێن تۆزێ حاڵاتی نەزۆکی یەکەم خەڵک ئاسانە لە لای بەڵام نەزۆکی دووهەم ئاسان نییە لە لای ئەڵە من پێشتر بوومە بۆچی ئیستەنان بێتەوە یعنی چۆن من سەرەتایی چم نەویستووە دوو مانگی نەبردووە من زەواجم کردووە یەکسەر مناڵمان بۆ ئێمە یان یەکسەر سک بوو و لەبار چووە معنای چی من ئیستەنان بێتەوە هۆکار زۆرن بۆ نەزۆکی دووەکە یەکێ لەوانە گەڕێتەوە بینی هەردووکیانە طبعاً فەحسەکان هەردووکیان شمولەکە یەکێ لەوانەیە پیاوەکە بێ پێشتر نەخۆشی هەبوو بێ حاڵەتێک ڕوویە بێ کەوا تۆکانی کەم بوو بێتەوە کەوانەیەڵێ مناڵ بوون ببێ بۆیە لە سا هەفتایی نەزۆکیەکان ئەگەڕێنەوە بۆ پیاو و ئەبێ پیاوەکەش پشکنین بکا لەگەڵ خێزانەکەی هەر بەسیترین نمونە حاڵەتێکم هەبوو چەندین دکتۆری کردبوو کاتبووە بەردەمم هەرەوەنا وتم با فەحسێ بکەین فەحسێک بۆ خۆتی تایبەت و بۆ پیاوەکەیش و اینجا بڕیارەیەن چی بکەین کە فەحسمان کرد دەرکە و ژنەکە هیچی نەبوو مشکلەکەم تەنها پیاوەکە بوو هەرەوەنا عیلاجێکی کەمماندانا بۆ پیاوەکە دوو مانگی نەبرهاتەوە حامیلە بوو یعنی معنای ئەوەیە بزانی مشکلەکە لەکوێیە چارەسەرەکە ئاسانە بێ ئەمە بالنسبە بۆ پیاوەکە حاڵەتی دووهەم ئەوەیە مەسەلەن مشکلەیەک ڕوویا بێ لە دایکەکە بوو بێ بە هۆکار بە لە دەستدانی بەشێک لە با بڵین بەشە ئەساسیەکانی زاوزێ یەکێ لەوانە مەسەلەن هێلکەدانە ئایا بە عملیاتێ بە شتێ نەما بێ یان بۆریەکانی هێلکەدانە ئایا داخستن بێ ئایا عەزرێت بوون بێ چکە بۆریەکان هێلکەکانە گەێنێ بۆ ناو ڕەحم کەوا دوای پیتاندن مناڵەکە بە دروستبوونی لە ناو ڕەحما ئەبێت ئەمە هۆکارە حاڵەتی کەمان هەیە کە پێی ئەڵێن حاڵاتی ئیندۆمەتریۆسس کەوا دروستبوونی دیواری ناو ڕەحمە لە بەشیکە خانەیەکی کەی ناو دیوارەکانی ڕەحم لە دەرەوەی ڕەحمایە ئایا لە سکابێ لە هێلکەدانا بێ لە بەشەکانی تربێ کە ئەبێ بە حاڵەتی نەزۆکی چکە نایە لە پیتاندن ڕووبە بە ئاسادن دیان ئەمە تا ئێمە پێڵین حاڵاتی ئەدینۆمایۆسس کە لە دیواری ڕەحما ڕوئەیە ئەوەش ئەوەیە کەوا با بڵین خانەکان یان غودەکانی ڕەحم بە شێوەیەکە هەڵە ئاوسێ کەوا نەزیفی دروستەکە و نایەڵێ مناڵ وەرگێ ئەمە وەکو بڵین حاڵاتێکی تۆزێ نادرە بەڵام ئیستا ئەیان بینیم بە وازحتر تێناگەم هۆکارەکان چییە لەوانەیە بنەماڵەکان بێ لەوانەیە خواردنەکان بێ لەوانەیە تێکچوونی وەرزەکان بێ لەوانەیە حاڵەتە نەفسیەکان بێ ئەمانن هەروەها حاڵاتمان هەیە ئێمە پێڵێن حاڵاتی ئەشێرمان سندرۆم واتە ئەم نەخۆشە پێشتر عملیاتێکی بۆ کراوە یان کورتاجێکی بۆ کراوە بۆ بە هۆکاری با بڵین کەوا دیواری پێشەوەی ڕەحم لەگەڵ دوای ڕەحم ئەنووسێ بەیەکە کەوا وەکو بڵین هێلانەیەکی ئێمە پێڵین جاڵجاڵۆکە دروستە بێ نایەڵە پیتاندن دروست ببێت لە ناو ئەو ڕەحمە ئەمە هۆکارێکی ترە هەروەها مەشاکلمان هەیە لە دایکەکە مەسەلەن ئەم ژنە تەمەنی ڕۆشتووە مەسەلەن تەمەنی گەشتۆتە سەر و 40 ساڵ داوای مناڵەکە ئەی تۆ چەند تەمەن گەورەتر بێ
چانسی سک و مناڵبوونەکە کەمترە بێتەوە چکە لاوازە بن ئەم هێلکەدانانە. هەر لەسەر ئەو تەمەنە دکتۆرە هەندێک جار خانمان لە تەمەنێکی گەورەدا بۆ نمونە زەواج دەکەن ژیانی هاوسەرگیری پێکێنن دوێ ئەو مناڵێکیانە بێ لاوانەیە تەمەنیان فریە ئەوە نەکەوێت کە مناڵێکیان بێتەوە دروستە؟ بەڵێ خۆی ئەوەیە ئێستا یەکێکی گەنج بێ بۆلام پشکنینەکەی ئاسانترە لەوە یەکێکی با بڵێن پیر بێ بۆلام یان تەمەنی سەر و 35 ساڵ بێ با بڵێن ئەوەی مناڵ بێ چانسێکی ئیتە ئەڵێ بڕۆ 6 مانگ ئەڵێ بڕۆ مانگێ ئەڵێ بڕۆ ساڵێ چانسی ئیتێ چکە مەجای تەمەنەکەت هەیە ئەگەر حاڵەتەکە ئاسایی بێ و فەحسەکانی باش بن بەڵام ئەوەی سەر و 35 ساڵ بێ نەخێر ئەبێت تۆزە خێراکەمتیایە ئەبێ ئەمانە چارەسەری خێراتر فەحسی تایبەتتر زووتر بڕۆن بە ئەمجام. ئێستا با بڵێن شتەکان پێشکەوتووە لە نەزۆکیە لە بلووریە لە چارەسەرەکانە بۆیە مەسەلەن لە جیهانە کچێکە شووی نەکردووە یان کوڕێکە خێزانی نەکردووە چیەکە نەمانە هێلکەدان هەڵەگرنەوە لە موجەمیدا یان تۆکا لەگرێتەوە لە موجەمیدا منم کوڕیان ئەم کچە دوای 40 ساڵ زەواجەکەن هەر کەسێک بێ بەکاری هێنێتەوە ئەگەڕێتەوە سەری بەکاری هێنێتەوە لەو حاڵەتە بەشەکان خانەکانی لەشی کەوا پێشتر گومان هەیە کە مردبێ لە لەشە نەمردووە و هەڵگیراوە و لە موجەمیدایە زۆر کات ئەکتەرە بەناوبانکان وا ئەکەن شخصیەتە با بڵێن دەوڵەمەنەکان وا ئەکەن ئەو سەیڤینگایە لە وڵاتی ئێمە بەڵێ بەڵام بۆ گەنجەکان دڵنیانیم چکە باوەڕ ناکەم ئەو هۆشیاریە یان ئەو زانستە گەشت بێ پێیان کە بڕۆن ئەوە بکەن لەوانەیە لەسەر خۆی بترسێ لەوانەیە بەزم و ڕزمی پەردە وشتمان هەیە لە کچە بەزم و ڕزمی ئەوەمانەیە لە کوڕەکە مەسەلەن مەشاکلی تری هەیە با بڵێن نەخۆشی تری هەیە مەسەلەن لە هەروەها لە نەخۆشیەکانە ئەم شخصە تووشی شەکرە ئەبێ شەکرە بتەوێنێتەوێ بەشەکان لاوازەکە چ لە پیاوە چ لە ژنە گومانی لە بارچوونی بەردەوامە بێ گومانی نقصانی بەردەوامە بێ گومانی با بڵێن مناڵبوونی پێشوەخت و مەشاکلی ترە بێ بۆیە ها ئەبێ شخصەکە وەکو وەزن وەکو با بڵێن وەکو تەندروستی سەلامەت بێ بۆ مناڵی دووهەم کە ئێمە مەبەسمان نەزۆکی دووهەمە کە ڕوونەیە ئەبێ مەسەلەن ئەم دایکە محافەزە بکە دائیمەن لەسەر وەزنی خۆی پێش دووگیانی مەسەلەن ئەمن 100 کیلۆیە دانیشم ئەمە دووگیان بم لەگەڵیە ئەمە مشکلەیەکی گەورە دروستە بێ نابێ بگاتە بە پێی جسم و باڵاکەی خۆی ئەبێ نەگاتە 30 یا 28 لە BMI واتە کە بۆی داڕێژەکەین وەزنەکەی لەگەڵ باڵاکەیە ئەبێ متەناسب بێ مەسەلەن یەکی یعنی هاوشانی یەک بێ مەسەلەن یەکێ باڵاکەی 150 وەزنەکەی 55 ئۆکەی ئەمە زۆر باشە بەڵام هەمانە مەسەلەن 150 کێشەکەی هەشتایە ئەمە مشکلەیە من 20 کیلۆ زیام هەیە 20 کیلۆ زیاکە ئەمە بێ بەچی ئەبێ منە خۆشیتر بۆ ئەم دایکە لاوازبوونی ئەم کێشە حاڵەتی نەزۆکی ئەکایەکێ لەوانە تەکەیوسە کە زۆربەی ئەناڵێنێ بەدەستیەوە تەکەیوسەر زۆر ئاسانە چارەسەری ئەگەر ئاگامان لە خۆمان بێ خواردنمان ئاگامان لێ بێ با بڵێن نێڵین قەڵەو بین ڕاضە بکەین خەفەت نەخۆین چکە ئەمانە هەمووی هۆکارن هەمانە لە لەحزەیەکە لە هەموو شتێ وەستاوەتەوە لە هەموو شتێک وەستایەوەتەوە ئێمە پێڵین ئەم حاڵەتانە پیانەڵین ئۆڤەریان فەیلەر یعنی وەستانی هێلکەدان لە پڕا ئەوەستێ هەموو شتێ یعنی ئەڵێ دکتۆرە یعنی چی من دایکم تا 55 ساڵ خوێنی شتووە عادەیە بووە من یعنی چی تا ئیسە نامبێتەوە یان ئیسێ سکم نابێتەوە یان عادە نابم ئەمە پێش وەختە هێلکەدانی ئەڕوا هێلکەدانی ئیشناکە لە سنتەری مێشکەوە ئیعازی دروستبوونی هێلکەدان و گەشەی هێلکەدان نامێنێ بۆیە ئەوکو بڵێن ها زۆر ئاگات تەندروستی خۆیان بێ زۆر ئاگیان لە خواردنی خۆیان بێ زۆر ئاگیان لە شولاری خۆیان بێ بەداخەوە زۆربەی ئیستا ئیژناکە زۆربەی ئیستا ئەخواو لە ماڵەوەیە زۆربەی ئیستا خەمۆکیەکی گەورە دایگرتووە ئەوەنەی بیر لە وەکۆڵێن مناڵێکە لی بپرسە 2000 و با بڵێن 20 یعنی سەیرەکەی بیرەکاتەوە هیچیش نییە بیرەکاتەوە یعنی هیچ معقول نییە مناڵێکی ئاوادانیشێ بیر بکاتەوە یان مێشکێکی فراوانیە بیر لە شتی کە ئەکاتەوە ئەمە بۆ تۆزێ لەوانەیە بیگەڕێنینەوە بۆ ئەوەی زۆربەی قسەکان لەبەردەم مناڵەکانە ئەکرێ زۆربەی میدیاکانیان شوێنەکان ئاشکرایە بەرامبەر ئەم مناڵانە وەکو بەکارهێنانی ئینتەرنێت لە ماڵەوە ئەم شتانە هەمووی تێک و پێکیانەیە دکتۆرە دێمە سەر شێوازی خواردنی خانمانیش لە
پێش سکپڕی و لە کاتی سکپڕی و لە حاڵەتەکانی نەزۆکیە ئەمێ پرسیاری ئەوە بکەم هەندێک جار خانمەکەیەک دوو منداڵی شێبێت بەڵام دوای ئەوە سکپڕ دەبێت و منداڵەکەی لەبار ئەچێ ئەمە چێتە قاڵبی نەزۆکیە و یاخود ئێوە بەچی چاوێکە و بەچی زانستێک و بەچی نەخۆشی ئەمە بە حاڵەتی نەزۆکی دووهەمی دائەنین ئێمە چونکە هۆکارێک هەیە بۆ لە بارچوونەکانی یەکێ لەوانە مەسەلەن حاڵاتمانەیە کچە مامە کوڕە مامە کوڕە خاڵە ئەمانە نزیکەکانیان زۆرە ئەمە تەشەوهاتی خولوقی دروستەکە واتە تێکچوون لە جیناتی وراتی ئەم عائیلەیە دروستە بێ واتە بە کوردی پێی بڵین توخمەکانیان پتە نییە بۆ دروستبوونی مناڵ ئەمە زۆر کات نەک یەک مناڵ 5 مناڵ لە دەستەیە لەوانەیە سکیشکە لە مەرحەلەیە لە مەرحەلەکان هەر لە دەستی بە ئەمە جۆرێکە کە لە خاستن ئەم جۆرانە لە سەرەتای حملەوە ڕۆیە لە سێمانگی یەکەمە بەڵام هەمانە حاڵەت نوقسانەکانیان تۆزێ با بڵین ئیزعاجە تایبەتە پەیوەندی بە ئێسقانەوە ئەمێنێت تا 5 مانگ و 7 مانگ زۆر کاتتانەوە مانگیش بەس دوایەر ئەمرن و نامێنن هەمانە حاڵەتی لە بارچوونە ناگاتە 6 هەفتە 5 هەفتە لە بارەچێ زۆر کات هۆکارەکانە گەڕێتەوە بۆ ئەوەی با بڵین مشاکل هەیە لە بینی هێلکەکە و سپێرمەکە ئەبێ هەردووکیان تەندروست بن ناڵێم نابێ نەخۆشیمان هەبێ یەکێ لەوانە شەکرەیە شەکرە لە بارچوونی بەردەوامەکات شەکرە نەزۆکیەکە شەکرە نەقسانیەکە لە خانمانە و لە پیاوانیشە تەمەنەکان زۆر گرنگە بۆ ئێمە تەمەن زۆر مویمە بۆ ئێمە منجەڵێکمان هەیە هێلکەمان تێکردووە یان تۆمان تێکردووە بتەوە نەتەوێت بەشە باشەکانی لەسەرەوە ئەبێ کە گەنجەکانە ئەوەی ئەمێنێتەوە ئەوەی لاواز و سەقەتەکان و خراپەکانە بۆیە بەڵێ بۆیە نە بەکام لەمانە دروستە بێ نقصانی لەمانە دروستە بێ با بڵین داون دروستە بێ چکە تەمەنەکان زۆر مشکلن بۆ ئێمە یعنی سەر و 40 ساڵ سەر و 35 ساڵ بەڕاستی ئەمانە کواڵەتی هێلکەکەوت کواڵەتی سپێرمەکەش ئەگۆڕێ یەکێ لەوانەیش مەسەلەن هەنێ حاڵەتمان هەیە کە دیوار دروستە بێ لە ناو ڕەحمە کەوا ئەبێتە هۆکار بۆ لە بارچوونی بەردەوام لەو مناڵە ئێستا چەند حاڵەتمانە یان گرەیەک یان لوویەک یان با بڵین مشکلەیەکەوە لە دیوارە دروستە بێ کە دوای پاکردنەوە و چارەسەرکردنی مناڵێکی تەندروستە بێ و بێکێشە ئەبێ حاڵەت هەیە کە پێیان ئەڵێن ئێمە حاجزی ڕەحمی یان دیواری ڕەحم یان سێپتەم کە ئەمانە بە نازوور ئێمە بۆیان لە ئەبین کە دوای پشکنین دەرەکەوێ فەحسە خوێنەکانمان عیبی نییە فەحسی پیاوەکە عیبی نییە ژنەکە هیچ مشکلەیەکی نییە ئەشعەیەکی ڕەحمیم بۆ گرتووە یان بۆیشی نەگرم بۆم دەرەکەوێ ئەمە مشکلەیەکمەیە لە ناو ڕەحمەکە من ئەبێم بڕۆم بۆ پشکنینیەکی باشتر کە ئەویش نازوورە ئیتر ئاێ نازوورەکە دامێن بێ یعنی نازووری ناو ڕەحم بێ یان نازووری ناو سک بێ ناو ڕەحمەکە ئەوەیە من بزانم پۆشاکی ڕەحمەکە چۆنە مشکلەکەم لەکوایە بۆچی ئەمە نەبووە چییە هۆکاری نەبوونەکە طبعا زۆر گرنگە پێش بلوورەکانیش بکرێ زۆر حاڵەت ڕوویاوە ئەو ڕەحمە نوقسانە دەرکەوتووە بە سۆنە تەنانەت بە ئەشعەیش یەک دەنێک عیبی نەبووە نمونەم زۆرە کەوا ئیشم کردووەتە ئەم ڕەحمە ئەسڵەن لەت بووە بەشێک بووە هەروەها ڕۆشتوینەتە ژوورەوە بە نازوور سەیری یەلکەدانەکەی بێجگە ئەوە ناڵێم حاڵاتی ئەندۆمەتریۆسزەکە و ئەدینۆمایۆسزەکە تەنها بە نازوورەکە دەرەکەوێ چکە بەشێ لەو خانانە منە نێرم بۆ زەرع دەرەکەوێ کە ئەم حاڵەتەم هەیە بۆی بزانم چارەسەرم چۆن بێ وەکو چۆن ئەزانم مەسەنن ئەم کچە ناوی فلان فلانە وەکو ئەوە نییە من نەزام ناوەکەی چییە و چۆن ئیشەکەی بۆ بکەم ئەمە وایە زانیم ئەمە چییە ئەزانم چۆن بۆی بۆ بڕۆم چارەسەری کامیان ئاسانترە دکتۆرە ئەو خانمانی کە لە دوای یەک دوو منداڵ ئیتر بە تەواوەتی منداڵیان نابێت و سک پڕ ناکەن یان ئەو خانمانی کە سکیان پڕ دەبێت بەڵام زوو لەبارەت چێ مناڵەکان واللهی بە ئەوە پەیوەندی بە حاڵەتەکەەوە هەیە بە نەخۆشیێکەوە هەیە مەسەلەن هەمانە ئەمەیش بووە کە لە بارچوونەکان بووە حاڵەت ڕوویاوە نەتیجەمان نەبووە لەگەڵیە و هەمانێک سەر باش بۆ هیچ مشکلەی نەبووە لەمەی تری شاروەها مناڵی بووە مشکلەی نەبووە بەڵام ڕوویاوە کەوا ناتوانێت ئەڵێگرێتەوە ڕوویاوە کە تەمەنێکی ناتوانێت ئەڵیگرێت کە زۆر کات بۆ ئەو حاڵەتانە ئەچین بەرەو بلووری ئەڕوین بەرەو بلوورین کاکە بە تەمەنەکە نەڕوە با خێرا ئیشی تیا بکەین ئەمە با زوو ببێت چکە چەند هێلکەیەک ماوە چەند شتێک ماوە با خێرا فریایی بکەوین با نەفەوتێ وەکوڵێن ئیتر بە چاودێریکی تایبەت لە سنتەرێکی تایبەت عیلاجی تایبەتی بۆ ئەینێ بەخۆی و بە مێردی چۆنێک بێ بۆی بگەینە نەتیجە ئەمەوە با بڵین بە چاوە ئاشکراکە دروست نابێ بەڵام بە ئیشە دەستێکە دروستە بێت کە ئەوەی بلووریە
زۆر کات هەنێ کەسمان هەیە دژی ئەو مۆزوعایە يعني قناعتي بوانية من بلوري من عالم ببي قناعتي بوانية كواب من بتلقيح من عالم ببي تلقيح أويا كوا دايك كحازركين بعلاج باو ككروا بروجي كتايبت أمديانا كين كدويل كتقي بس ساعات 10 ساعات إما بيتاند نكيبو أكين لناو سنتري كتايبتا الله لو أنا أم سبيرمي من نبي لو أنا أم هيلكي من نبي لو أنا أم هنا بابلين أم بروسسا حرام بيان ايجيرنو بوشتيكا النخير اواني اما علما اشتكى بكاريتي بلام لشوينكي موثوق لشوينكي باور بيكراو چونكا براستي وكولين خوشة خزانك بكويت النتيجة يعني نتيجة هموشتك من مثلا اما كجورة ابين نتيجة كمان او مكتبة طاوكيد نتيجة كي باش بينين انجامتها به بوي بزاني شون بجي لجيانا هەروەها دووگیانی و مناڵبوون و ئەوانە بەڕاستی وکۆڵین بەرهەمێکی خۆشی زەواجە یعنی زەواج ببێ بێ ئەوەی بەرهەمیە بێ خۆش نییە مەگەر حاڵەتمان هەبێ لە خواییەوە ئەم بەشە نییە یعنی هێلکەم نییە ڕەحمەم نییە ئەمە چۆن چارەسەری یەکەم یا هەردووکی نییە یان یەکێکی نییە یا هەردووکی نییە ئەمە چارەسەری هەیە لە دەرەوەی وڵات چارەسەری هەیە لە دەرەوەی وڵات لەبەرەوەی ئەوان لەوە چێ مەشاکلی کە نابن بەڕێوە لەگەڵ ئیشەکە چکە ئەوان علم لە یەکەیەنەوە مەشاکلی کە لە یەک نایەنەوە بەڵام لە وڵاتی ئیسلامیەکان ئێمە پێمان باش نییە و نایبین بەڕێوە ئەو شتانە وەکو با بڵێن هەمانە ئافرەتێکی تەواو لە دەرەوە بەس لە ناوەنە ڕەحمەمەیە نێلکێدانمەیە زۆر کات پێویستەکە پشکنینی مێشک و دەماریشی بۆ بکەی ئەشعەی تەنویری هەردوو لای بۆ بنێری بۆی بزانی ئەمە هەیە نییە مەشاکلی کەم هەیە لە شوێنی کە نقصانی کەم هەیە لە شوێنی کە ئەمە بۆیە پشکنینەکان پێشوەختە بکرێ کچەکان با بڵێن خۆیان ئەگەیان لە خۆیان بێ هوشیاری تەندروستی پێشوەختە من دڵنیابم کەوا هێلکەدانم تەندروستە ڕەحمەم تەندروستە سەحەتم باشە ئامادەم کە زەواج بکەم ئامادەم کەوا ماڵێک بکەمەوە هەروەها کوڕەکانیش هیچ وەختێک عیب نییە مە هۆشیاریە ئەڕۆم سەردانەکەم چیمە چ نەخۆشیەکمە چی بکەم مەشاکلی کەمان هەیە کە حاڵاتی غودەیە کە ئەویش هۆکارە بۆ لە بارچوون نەزۆکی تێکچوون نەقسانی کە ئەمانە پێش وەختە ئەبێ بۆیە پشکنینە بێ بکەین بۆیان بۆیە زۆر کەس ئەڵێن پێش زەوا سێمان پێش ئەوە سەردانی دکتۆرەکە فەحسە بۆ بکەین دڵنیابین چیتە اینجا بیاڵین مناڵ ببێت بۆیە ئەم شتانە بەڕاستی ئەمە هۆشیاریە هۆشیاریەکی تەندروستی ئەبێ خەڵکەکە ئاگای لێبێ دکتۆرە خانمان کە ئەم حاڵەتانیان هەیە کە ئێمە باسمان کرد چ شتێک نەخۆن و چ شتێکیش بخۆن بۆ ئەوەی کاریگەریەکی نەرێنی هەم لەسەر کێشیان هەم لەسەر ڕەحم و هێلکەدانیان دروست نەبێت ئێمە لەگەڵ خواردنی با بڵێن تەبیعیین و سروشتی شتە خۆماڵەکان شتی ماڵەوە طبعاً بەرهەمە ڕووەکیەکان باشترە لە بەرهەمە حیوانیەکان یعنی مەبەسمان ئەوەیە ئێستا ئاژەڵەکان زۆربەی دەرزی وەرەگرێ زۆربەی عیلاج وەرەئەگرێ وا باشە مەسەلەن ماسی زیاتر بخورێ مریشک سنگەکەی زیاتر بخورێ مریشکی خۆماڵی بێ طبعاً باشترە شیرەکان هەمووی مشکیلەمان نییە شیرەکان تەندروست بێ خۆماڵی بێ باشترە دوور بن لە شەکر دوور بن لە برنج دوور بن لە نانی سپی ئەوانەی کەوا با بڵێن ئێمە پێڵن سێسپیەکە ئەوانە هەمووی ئەبنە جۆری شەکرەیەکی تایبەت لە لەشە کە دەبێت بە هۆکاری دروستبوونی چەوری زیە تێکچوونی هۆرمۆنەکان کە یەکێ لەوانە خۆی ئەناسێتەوە بە پۆلیستیک ئۆڤەریان سندرۆم واتە تەکەیوسی مەبایڵ واتە کیسی وردی سەر هێلکەدان ئەمە ئەبێتە هۆکاری زیابوونی کێش تێکچوونی هۆرمۆنەکان هۆرمۆنی نێرینە زیاتر لە ئافرەتەکە زۆرترە بێ زیاتر تووک دروستە بێ لە لای خاستان بەشەکانی کە تایبەتە بە پیا و ئایا بە دروستبوونی ڕیش بێ ئایا بینی سنگ بێ ئایا خواردناوک بێ ئای پشتەمل بێ یا پشتە سەرسمتی خوارەوە بێ یان قەڵەویەکی ناشرین کەوا بەشی ناوگورگەگرێتەوە بە کاملی کە ئەبێتە وەکو شێوازێکی با بڵێن سێ وەرئەگرێ ئەمە وای لێ ئەبێ بە وەکۆی بینی ئەڵێ ئەمە تەقێتەوە زۆر کات نیشانەکانیان بەو شێوازە دروستە بێ ئەمە تێکچوونی ڕۆیە لە شەکرەکەیە لە زەختەکەیە لە هۆرمۆنەکانیە بۆیە چەنێ
بەرەو تەندروستی بڕۆن خواردنێکی سەحیتر خواردنێکی خۆماڵی دوور بن لە جبسە پەتاتە نیوتێلا با بڵێن ئیندۆمی ئەمانە چکە هەمووی مەوادی با بڵێن یان شتی تایەکەوە ماوادی کاربۆیدریە واتە ماوادی نانە کە نانەکەیشی زۆر خراپە نانێکی سپیە کەوا عەزێتی خانەکانی لە شەیات. دکتۆرە بابینە سەر بابەتی هەندێک جار خانمان دووگیانن لە ماوەی ئەو نۆمانگەی دووگیانیانە 5-6 جا پزیشکە گۆڕن هەر ڕۆژی سەرەکان بەلای پزیشکیەکە بڵێن ئەمە چۆن کاریگەری لەسەر خاتونەکە و تەندروستی کۆرپەکەشی دروستەکە. بەڵێ طبعاً خۆی نەک بەس دووگیانەکان پێش ئەوەیش نەزۆکەکانیان ئەو حاڵەتانەی تر یە بۆ لای من ئەڵێ ڕئی دوو دکتۆری ترم وەرگرتووە بزانام تۆش چیم پێ ئەڵێ قەناعەتی بەکامە بوو لەوێ خۆی ڕاستە با بڵێن ئێمە با بڵێن هەل لە هینی شاهەیە و ئەمڕۆهم شورا بینەهم واتە من ئامۆژگاری یان گفتوگۆ ئەەکەم لەگەڵ هاوڕێی کەم بەرامبەر بە سەبارەت بە حاڵەتێک بەس ئەمە چ وەختێک ڕوئەیە ئێمە خۆمان لیژنەی تایبەتمان هەیە لە نەخۆشخانەی مناڵبوون هەر حاڵەتێک گومان لێکراوە بێ هەر شتێک بێ ئێمە بە لیژنە ئەینێرین بۆی هەمومان بڕیاری لێبین لەوانەیە خۆمان بین بەشی سۆنەرەکەیش بێ بەشی نەخۆشخانەکانی هیوایش بێ بەشی نەخۆشخەکان بەشی تیشک و سۆنەر بێ کە ئێمە بەیەکەوە ئەگەینە ئەنجامێک لەگەڵ ئەو حاڵەتە کە پێویستکە بە گفتوگۆیەکی زانستی و لێکوڵینەوەی کەوا بکەمە نەتیجە لەگەڵ ئەم نەخۆشە چکە زۆر زۆر ئاساییە با بڵێن من شتێکم بۆ هەڵبژاردووە بەڵام لەوانەیە بەشەکانی تر بە من بڵێن نا ئەو بەش ئەو شتەمەکە ئەو ئیشەی کە بکە باشترە ئەمە قەیچێکە ئەمە ڕوئەیە بەڵام دکتۆرەکەی خۆی پسپۆرەکەی خۆی ئاشنایەکە بەو لیچنەیە و ئاگداریانەکاتەوە تر لە هەر بارێک بێ زۆر زۆر ئاساییە تایبەتێ بە بڕیاری عملیات بێ تایبەت بێ بە چارەسەرێکی تایبەت ئەم نەخۆشە وەریگرێ تایبەت بێ کەوا با بڵێن شتێک بێ من بۆ ئەم نەخۆشەی بکەم بەڵام حاڵەتی دووگیانەکان ئێمە ئەوەش نەبێ ئێمە ئەنتینێتەڵ کێر یونتمان هەیە واتە بەشێکمان هەیە کە تایبەتە بە تەندروستی خێزان و بە دووگیانی و بە کوتان لە ناو نەخۆشخانە PSCCەکان واتە مەراکزە سەحیەکانی کە نزیکی ماڵی خۆیانە ئەمە بۆ کێدانراوە ئەمە بۆ ئەو کەسانە دانراوە کەوا باوەڕیان بە دکتۆر نییە باوەڕیان بە سەردان نییە باوەڕیان بە چارەسەر نییە ئەمە پێش وەختە دانراوە لە دوومانگیەوە ئێمە وەریانەگرین ئەڵین وەرە بۆ ئەوێ کاکە فەحسە بۆکەین سۆنەری خۆڕایت بۆکەین عیلاجت بۆ دائەنین بزانین شتەکە گەورە ئەبێ ئەمە ئەچینە شتی تایبەتتر ئەڕۆینە شتی تایبەتتر ئەمە سەردانەکان دوو مانگ جارێکە یەک مانگ جارێکە هەفتەی جارێکە بە پێی حاڵەتەکان ئیتر لە قۆناغەکانی شا ئەگۆڕێ وەکو کە سەردانی دکتۆرێکی تایبەتی دەرەوەی خۆیەکە ویەتەوە بۆ ناو نەخۆشخانەکان طبعاە بێ یەک کەس چاودێریکە من ئێستا مەسەن یە لە منە پرسێ ئەڵێ ئەوە وەرگرم ئەوە وەرنەگرم خۆی بێ دکتۆری خۆی بۆی دیاریکە لەوانەیە هاوڕێی یەکترین من پێم ناخۆشە تەداخولکەم لە ئیشەکەی ئەوە چکە ئەو شتی بۆ داناوە ئەو باوەڕی وایە ئەمە ئەوە وەرگێ زیاتر ئاشنایە لە حاڵەتەکەی کە ئەی گۆڕێتیش با بڵین بەردەوام بێ لەگەڵ ئەو دکتۆری خۆیە یعنی جوان نییە کە تۆ من شتێکت پیاڵم تۆ بەگوێ من نەکەیت حاڵەتمان زۆر زۆرە عیلاجێمێ پیاوەکەی یەتەوە گلەیە کاڵە دکتۆرە بەخوا دەمی لە هیچ نەیاوە یەتەوە چی بۆ حاڵەتە ڕابردۆکەی هەروایە لای من مەسەنەن کەم خوێنیە با بڵێنێکێکە لە نمونونەکان چاک نەبووتەوە چکە حەبەکەی نەخواردووە چیەکە لەو حاڵەتە ئەڕوا دکتۆرەکە گۆڕێ ئەچێ بۆ لای دکتۆرەکیکە ئەی تۆ خۆت شتەکان تەطبیق ناکەی شتەکان پەیڕەو ناکەی ئیتر دکتۆر گۆڕینەکە چیە گۆڕێ بۆ تۆ هیچ ناگۆڕێ بۆ تۆ باشە ینی ئێوە کاتێک بمە تۆک و دکتۆرێک نەخۆشێک وەردەگری تۆ مەلەفی ئەو دکتۆرە باشتر ئەو نەخۆشە باشتر ئەزانی مێژووی نەخۆشیەکانی ئەم نەخۆشە باشتر ئەزانی شارەزای سەرەتای دووگیان بڵێتی ئەمە ڕاستەخۆ بێ هیچ پرسی ئەچێتە لای پزیشکێکی تر و لاوانەیە مەلەفەکانیش لەگەڵ خۆی دەبرە بەڵام ئەو پزیشکاتوانێت جێگەی بگرێتەوە بەڵێ ئێستا نەخۆشمان هەیە پێشەوەی زەواجکە نەخۆشی خۆمە زۆر زۆر خۆشە یعنی من ئاگام لێتی ئەزانم چێتی ئەزانم چی نییە پێشتر من عملیاتم بۆ کردووە یان نایان شت هەموو ڕابردۆکەی لای منە نەک بە نووسین لە مێشکما خەزنە ئەزانم ئەم حاڵەتە چییە بۆی ئەزانم چی بۆ بکەم کەیەتەوە بۆ لای من
سوورەزانم ئەمە چی بۆ ئەەکەم حتا خۆشیاڵە لە دکتۆرە عیلاجە بۆ داناوم وتوتە ئەوەتە ئەوەیش بۆ داناوم بەڵام سکم کرد چوون بۆ لای یەکێکی تر کاتوتەوە بۆ لای من لەبار چۆن ڕوویاوە حاڵەتەکە هین نەبوو بۆ لەبەرەوەی لەوانەیە مەسەرەن پێویستی بە تەفاسیری زیاتر بوو بێ چاودێرێکی زیاتر بوو بێ نەیتوانی و ئەوەی پێش من ئاگداری بێ لەبەرەوەی ئەم باسی نەکردووە نەیوتووە مەلەفەکەی بەتەواتی لەلانیە ئێستا لە جیهانە یەکێک کە ئەچێ سەردانی دکتۆرەکە هەموو مەلەفەکانی هەموو شتەکانی لەناو لای دکتۆرێکی تایبەتە و لە نەخۆشخانەیەکی تایبەتە و بە هیچ جۆرێک تەنانەت بۆ خۆشی ناڕاتە دەرەوە بە هیچ جۆرێک و حاڵەتەکەیشی قەت پێی ناوترێ ئەگەر پێشی بوترێ بکۆ بڵین سەرەتایەک بەس ئەوەنە بۆی خەفەت نەخوا بۆی قەلقی حاڵەتەکەی نەبێ بۆی نەگەڕێ بە دوایە بۆی تەداخل نەکە من نەخۆشێکیە بۆ لای من مەسەلەن تەکەیوسێتی با بڵێن یەکێکە لە نمونونەکان ئایا دووگیانیش بە مشکلەمان نییە هەر حاڵەتێک بێ یەت ئەڵێ خەسوم وایوت دایکم وایوت خوشکەکەم وایوت دراوسێکەم وایوت مەسەلەن کە نایبێ ئەی با بۆ لای ئیتر فەتاحفاڵێکە پیرەژنێکە سەرکۆڵانێکە ئیتر ئەمانە تەداخولەکەن لە ئیشەکە ئەی تۆ لێرە ئەڕۆی ئەم شخصە سەقەتەکەی خراپیەکەی تێکچوونێکی بۆ دروستەکەی دوای بۆ منیێنیتەوە ئیسا حاڵەتم هەیە وەکو جەنابەت وتە سەردانی دکتۆری تری کردووە سەردانی دکتۆری کەی کردووە نەخۆشەکەری خۆم بۆ خۆم عملیاتم بۆ کردو خۆی مناڵبوونی لای من بووە چۆ بۆ لای دکتۆرەکەی کە هاتوتەوە دوای چەند ساڵێ بۆ لای من وتم باشە بۆ هاتوویتەوە ئەمانە تیوەڵا دکتۆرە ویستومە لایەکی کێ چارە سەروەرگرم چونکە مەسەلا هاگلی ئەکرێ ئەڵێ عیلاج گرانە با بڵین ئەم شتانە گرانە کە شتێکە با بڵین لەناو خەڵکە ئەوترێ عیلاجگرانیمان نییە بەعکسەوە وڵاتی ئێمە هەرزانترین وڵاتە بۆ چارەسەر عیلاجەکان هەر زۆر هەرزانە لە وڵاتی ئێمە تۆ هەمان ئەو علبەیە بیبە لە شوێنێکی وەکو ئیتالیا شوێنێکی وەکو پاریس شوێنێکی وەکو لەندەن بیکڕە بزانەوە علبەیە چەندی تێئەچێ ئەم علبانە ئەو عیلاجە تایبەتیانە کە سەرفە کرێت تەنانەت لە نەخۆشخانەکان لای خۆیان سەرفە بێ بۆ نەخۆشەکانیان بە شێوازێکی تایبەت ئەدرێ قەت ئەمە نییە لە بازارە بفرۆشرێتەوە لە بازارات بفرۆشرێتەوەش بەم شێوازەی لای ئێمە نییە قەت بەو نرخارزانە نییە نرخی دەرمان کە من بیکڕم بۆ نەزۆکی بەڕاستی ئەبێ نرخەکەی زۆر گران بێ ئەبێ زۆر باش بێ چونکە ئەمە چارەسەری تایبەتی تایە زۆربەی عیلاجەکان مرج نییە لەوانەیە عیلاجەکە هندی بێ بەڵام زۆر باش بێ لەوانەیە عیلاجەکە مەسەلەن ئەمریکی بێ زۆر خراپ بێ بۆ ئەمە جەستەکان لەسەر ئەو دەرمانە دکتۆر هەندێک جار دەرمانی سروشتیش بەکارهێنرێ دەرمانی گیایی بەکاردەهێنرێ هەندێک گیراوە ئەمانە هەڵەن بە تایبەتی لە ماوەی دووگیانی و سکپڕیدا دەرمانە گیاییەکان لە کاتی دووگیانیە بەکار نایەنرێ هیچ وەختێک باش نییە قەت لەگەڵیانین بەڵام ئاعشابەکان کە ئێمە پێڵین ڕووەکیەکانیان دەرمانە طبیەکان کەوا ئێمە ئاگایشمان لێتی قەینا یەکێ لەوانە مەسەلەن پێڵم دارچینی بخۆ بۆ جەماعەتی تەکەیوس دارچینی هۆکارە بۆ ڕێککردنەوەی ئەو هورمۆنانە تواننی ئەو چەوریانە دابەزینی کێشەکە دارچینی زۆر گرنگە یەکێکە لە ڕووەکیەکان حتا لەوانەیە ئەو حەبە کیمیاویانەی کەوا بەکار بێ زۆربەی بۆنێکی تایبەتیانێ لەو ڕووەکانە احتیمالە دەرهات بێ دروست کرابێ چکانێشتی تایبەتی خۆی تایە هەنێ لە چارەسەرەکان لەوانەیە توی گوڵ بێ بەڵام شتەکە ناڵێم طبی بێ یەکێکی شارەزا بێ پزیشک بێ ئاگدارم کاتەوە پێم بڵێ من خۆم پێی ئەڵێم پێم بڵێ دکتۆرە ئەو شتە بەکارەهێنم مەسەلەن دووگیانە و ئەڵێ زەنجەفی لە خۆم زەنجەفی لە کاتی دووگیانیان نابێت چووکە نەزیفی ئەکا نەزیفی پێشوەختەی مناڵبوونەکە لە بارچوون ئەکا ها ئیسە شتەکان ئاوایە مەسەلەن یە بۆ لای من ئەڵێ دکتۆرە گرێم هەیە بۆ گرێکان هین باشە سیر باشە چونکە سیر دژاوکردنە ئەمە ئەنتی ئۆکسیدانتە بۆیە دژی هەموو نەخۆشیەکانە زۆر کاتەڵێن سیرەکە پیا و ژنەکەش بێخوا بۆ حاڵاتی نەزۆکی پیازەکەی شەروە بۆ هەردوو لا باشە هێلکە شووتی خواردنمان هەیە کەوا نەک بەس دکتۆری با بڵین ئاعشابەکانە ئەیزانێ ئێمەش خوێندومانەتە لەسەری ئێمەش ئەیزانی ئێمەش خۆمان بە نەخۆشەکانمانی ئەڵێن وا بخۆ ئەوە بخۆ ئەوە باشە چای سەوز زۆر باشە چای سەوز لەگەڵ یانین بۆ ئەوەی مەسەلەن دابەزین بێ ڕووبە بەڵام جۆری چای سەوزەکە زۆر گرنگە بۆ ئێمە مەسەلەن چای سەوزەکە زەنجەفیل نەبێ
چکە باش نییە. زۆر چاک. ئەمە شتەکەمەی لەو دارچینی بێ بۆ حاڵاتی تەکەیوسەکە. مەسەلەن وەکو چۆن حاڵەتی کۆڕۆنا کە ڕوویە یان مێخەک باشترە. مێخەک چووکە با بڵێن هەوکردن و ئەو شتانە نایەڵێ. هەروەها بۆ مەسەلەن هەنێک گوڵمان هەیە کە تایبەتە هەر حتا لەوانەیە جەماعەتی نەخۆشیەکانی مەمک بیزانن بۆ ئازاری مەمک بەکاریە هەر ڕسمی گوڵەکەی لەسەر پیرایمرۆز ئۆیل. یعنی ڕۆنی تایبەت بەو گوڵەیەکەوا بەکاریە بۆ چارەسەرەکان. کەوا کراوە بە دەرمانێکی طبی و تەوزیعکرێ. واتە شتەکە ئاشکران بێقینە نەک ئەمەوەڵا ساحرێک فەتەحفاڵێک هەر شتێک خۆی نازانم ئیتر لە کوێمە یەناو قاچی مریشکە قاچی نازانم چییە دوو لە ڕێی حازری میزی نازانم چییە تێکەڵیەکە بۆ منەیخوا ئەمە شتی وامان نییە بەڕاستی شتی وامان نییە ئەبێ دکتۆرەکە بە علم و بە با بڵێن بە شارەزا و بەهین ئەمانە لێک باتەوە و خۆشی بۆ نەخۆشەکەی داینە. زۆر سپاس بۆ دکتۆرە سمەیە عەتانە قژبەندی پسپۆری نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون و نۆزەکی و بلووری و لەیزەریش دکتۆرە گیان بەخێر بێ. سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت. خۆشویستان بیانیز باش کوردستان بۆ ئەمڕۆ کۆتایی پێهات تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ بێ و ماڵتان ئاوادان.